ئیگیانەکەم من خۆم وعدم نایەتێ ئەی تەوا وا بزانە کراوە تۆ تێم بگەنە بزانم ئەو بۆنە چی بوو یا بۆ خۆ دڵ ڕۆژەشێتە سڵام مامۆستاجان باشی مامۆستاجان حد عەقڵم جام بوو مامۆستا من هەفتەیەکە ئەو معاملە لێرە هەیە تۆزێککە بۆ دەکەمەوە تۆزێککە بۆ دەکەمەوە فەرموو کاکە من یەک هەفتەیە معاملەم لای جەنابتە عادی چی بزانم ئۆ ئەمە هەر ناکرێمە وەڵا وتە لێرە لای جەنابتە یەک ئیمزایە کێ وتی ئەکرێمە ڕقم 7 و 6 و 7 شەش و حەوت وتی دەی بە ناموسم لە یەکەوە عقوبەیەم هەتادا ئەمە ناکرێت لای بەکاری لای بە مامۆستاجان بەس یەک ئیمزای جەنابتە کاکە کوردیە زانی ناکرێت تەواو دەوڕە حافیز بێ بگورە دەست سەرجەم سەرچاوم تێیدا هەڵیگرە سڵاوت لێوێ دە کامێرە بکەنەوە دەی ئەڵڵا مانگ دەرکەوت ئەوە چییە؟ ئەوە قاشە پەنیرە دەلای بەو هەموو جرە لەبەرتە مەبەسم یعنی دنیا گەرمە و چێڵی کانتۆرتان نییە دەلای بە ئەڵڵا ئەڵڵا ئەوە چییە؟ ئاخر نابێت دایرەیە خەمیس چۆن بکەمەوە نا تەکلیفی وا نەکەیت ئامان چی ئەڵی مێردەکەوت لە ماڵەوە نییە؟ سلام باشە کە هەماعی دوای بۆ دەکەمەوە سەرچاو سپاس دەکەم مامۆستا ئەمرکە وەڵای مامۆستا گوتویانەکە ئیشەکەت بە هیچ شێوەیەک ناکرێت و قانونیش نییە گوتم زانم چی بکەم ئادەی بێنە خزمەتا بێ ئەمە کێ وتی ناکرێت؟ ژووری 6 و 7 شەش و حەوت وتی بەڵێ ئەگەر ڕۆژێ ئەو ژووری 6 و حەوتەم بە ئاربیجی دانەگرتەوە منی چم نەزانی بێت ئادەی ئەکرێت هەر سەیرم کرد زانی مەکرێت چۆن ئەمەی تۆ زۆر زۆر بەسیتە وا بزانە کراوە زۆر سپاس مامۆستا ئەوە ئیمزام کرد ئەڵێم ئەمە دنیاە نەک ئیشێ شتێکی شێ پێم بێت نەوەکو عقل بکەیتە ئەوەش کارتەکەمە توانین تەلەفۆنم بۆ بکەیت زۆر سپاس دەکەم مامۆستا سەرچاو یا با بەخێر بێ دەست خۆش بە باوکەڕۆ باوکەڕۆ اینجا ژووری 6 و 7 خۆ بگرەوە هات بەقوباتان من ئەو دیمەنەم بینی ئەها تەکتک عارەقم دەرە وەڵی شەرمەکەم لەو جۆرە پیاوانەش هەبێت ئارێ وەڵڵا مامۆستازە ئێستا چەند زۆر بینەوە پیاوانە بەڕاستی عیبە مامۆستا جۆرە چکە هەیە بزانم بەخۆ دەزانی بێڵی پیاوی چڵکن چڵکن زۆر پیاو هەیە تەبەن ژنەکەی زۆر ڕێک و پێکە و ئەمانە جلی بۆ ئۆتۆکا کراسی بۆ ئۆتۆکا جوان جوان ڕێک و پێک ئەم چونکە خۆی هەر لە ئەزەلەوە چڵکن بووە بەجووتێ پێڵاوی سانتیمێک بەس تۆزی لەسەرە کراسەکەی یەخی کراسەکەی تێگەی بە شفرە چڵکی لەکەیتەوە ئەمانە نابود ناشرین بە 6 مانگ جارێ پانتۆڵێ ناگۆڕێ فاینەکەی ژێر خۆی سپیە بۆ بە ڕەساسی لە چڵکە ئێ بۆ ژنەکەوتێکی ڕێک و پێکی بۆ تو کردی بۆ لەبەری ناکەی یا خۆی هەر حەزی لە چڵکنە ئەوەی بری ئەوە یعنی وەرە زەلام دژمنت حەمام بی هیوایەتی بەس بە پژمن سەری بشواتە بەس سەری دەشوا و بە پژمەلی وەخسە دەڕ وەنیە تو کراسێ لە قازدا دەڕکاکە قاز هەموو ڕۆژێ خۆیشوە ئەڵام تۆ مەعقولە تۆ 6 مانگ جارێ خۆن نەشوی وەڵڵاهی وەیە مامۆستا جۆرە چکە هەیە پیاوی بێشانس بێشانس زۆرە زۆرە بێشانس لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئافرەتەکان هەمویان ڕێک و پێکەن هەمویان ئەوەن بەڵام هەیە پیاوەکە هەر لە ئەزەلەوە شانسی نییە هەرچی بکات بهێنێتەوە بەیانی هەتا ئێوارە ئەیبنێرنە دەرەوە ڕۆژی 5-6 جار باساڕ و مسواژی پێکەن قایمەی بۆکەن بەقەدەر بۆ هین باخەکەی من ئەمەنە درێژە هەر هەموو یەکڕێتەوە جاریشکێنێرنەوە ئەیتر بە شێوازێک کە کابرایان کردو بە بەنگەلادیشیەک لەو ماڵەیە خوا سێریکی ئەم دیمەنەش یاخوا بەخێر بێ گەورە یاخوا بەخێر خۆزگە کیمیتیا وایە چی وێڵی پەتاتی ڕیشی نەتاسیۆکی خۆشە لە شیشکیشە چێت یاخوا بەخێر بێت شەما زۆر متاح لەبەر شوونەکەم ڕێک و پێکە ئەمەنە پاک و تەمیزە ئەمەنە بە ئەدەبە ئەمەنە ڕێک و پێکە هەر حەزەکەی تەمەچایکەیت ئجا ژنی باش نیعمەتە خوا بە هەموو کەسێکی نادە ونیە
لو والله كألم برسي ما كي طولنا كم خير أخوان كم وين اي ما شاء الله اي ما شاء الله دبو خوالك عنك يا شباب خبران أو خوشي حد أو خو سينجا سيدي أو لطول كراميكا يا اخوا بخير بك هاك شمال غريبة ما عندك والله بخير بي يا اخوا سلامتك سباس أها سيدي كأم همور غزل لي بالي ما شاء الله يليق كرفيك يا كمية شرف وناموس أماني حرمت ليك طريقة اخوة بندك خوالك عنك يا شباب جا بيت قال له كسو كارم كيان أما احترامي كان لي أقريان اعترني من هل من بقت لي أو يا اخوة بختور بك زور سلام يا بيت بيك ودائما مش حالهم سلام والله جاري باكوتي ميزة كده ولا بوستي جاري كغوريو كان بيزا بيت حد بزول بشتي من المقري جاري كان سيجار بمشوار شنو يا قوي ماكو ها بزعل زور صار زۆرێککە لە پیاوەکان پیاوی فەقیر و داماو هەیە نمونەیەکی بەسیط بەیانی تا ئێوارە ئینێرێ بۆ شتکڕی نەهێنێتەوە لەسەر ئەو مواسەفاتەی کە ئەو ژنە ئەیەوێت بەڵام کە هێنێتە بەردەمی سیرەکە ئەو نییە ئێتە نازانێت چی بکە یان جاری وا هەیە هەسە پیاوە کە ڕاکە میوانم هەیە سینیە چاوێن ئاخە ناڵێ ئەم زرتە زەلامە ئەم بۆ لە زەلامە ئەمە قەفی سمێڵێتی چای پێ بێنم معقولە حد ناڕازیە واژ ناڕازیە خوا سێرێکی ئەم دیمە السلام عليكم السلام عليكم بخيراتي خونك وهات هدي جنك عصارم بو كريويت ألماني أصل والله تو زيري بياوكا تتخواك وسيريكم أوتا ألماني أصل يا اخوا بخينا يوا امن وتم الماني اما وتم جيرماني جدي وت جيرماني هي مال برادركم سوزان جيرماني انا ام وتم جيرماني نموت الماني وايك هاقاقي خوتا ختاي منا خوا سيريك اعترافي شكا والله من الماني منابت أيوة جيرماني لشو ألماني لشو والله تايسا ايشكي باشتنا كردوا أيوة يتخوا أجينا ألماني لشو جيرماني لشو عرض عثماني فرقة هموش تكان ختاي خوما روي بابي ألمان وجيرمان بيكو لا تشوا نو السلام عليكم اسمعي برامة لا تشوا اي كويراويكم داوي بو بيايا واسم حتى فرقي او جيرماني والمانيش نازاني يا خوا دسي خوش بي منش وما امشكان يباش بواي ليك جنك لو بياو ها يقولنا حناقا تشاتشي چاکای هێنێتە وەڵامە تامی لەوەی جاری پێشوو ناچێ برنجەکەی وەڵامە تۆزە درێژەکەی کورترە ئەخ دەگوناحتانەکە دەبەزێکتان بۆ پیاوای بێتەوە تەلەڤیزیۆنە هێنێتە وەڵامە لەوەی دراوسەکەمان نییە ئێبا لەو نەبێت کاکە خۆشاشەکە تایەتی جوان پیشانەیە دەوازی لێبێن ڕزاتان لێکم ئەو پیاوانی کە داماون ئەوەنەی کە سواری سەریانما بن مامۆستا پیاوەچکە هەیە پیاوی ڕەزیل و قرچۆک ئەزانین چۆن من ئەگەر ژن بوومایە پرچی سپیم ئەهۆنیەوە بە شوم ناکە بە پیاوی ڕەزیل و پیسکە پیستری شتە ڕاستی ئەوە بەس بیر لەوە ئاکاتەوە ئەو پیاوانی کە ئاوان ڕەزیل و چروکن بیر لەوە ئاکاتەوە مەقسەد نەوت بەچەنە دۆلار بەچەنە چۆن بەرز بۆتەوە دینارێ بۆ ماڵ و مناڵی خەرج ناکە یعنی ماڵ و مناڵی کوشتووە لە برسە ئەمە چیە دوعانەکوە کاتەوە ئەوە لە ئەخیریشە پارەکەیان یا بۆ مناڵەکانی منێت و یا مشکی خۆ والله وێ کاک ئەحمەد کاکە زۆر باسی پیاوت کرد پیاو یعنی خەریک بوونیە ڕەخنەکی زۆرە لە پیاو گرت بەڵام خوددا کاکە ژنی باشی ژەیە ژنی خراپیش هەیە ئەوجە مامۆستا با باسی ژنێکی هەندێک ژنی خراپ هەنا هەندێک وەنیە مامۆستا چەند بێت چەقەڵ نابێت ئافەری دیمەنێکمان هەیە باسی ناکەین جەنابەت ڕۆڵی سەرەکیت هەیە فەرموو بابی بینی یاڵە ئەو مێشەواز ناهێن ڕەکۆتە پاقلەکەوە پاقلەکە و مێشی تایە چی دەرەچێ ئەمە چی دەرەچێ ها نایەنم ئاواهانەوە سنەوەی پێتە پشتی من بۆ چیە بۆ چی
استنى تجيبه بيته وامطاق له خوشه ببينيت هذه مصرية هذا بقل بالدهن يا نجيبه نجيبه عجيبه غريبه هو لا اعلم الخوف الامام في وقت امت هايد نبت قلت هايد يبقى حق لسه قال لما علاجي هو كاتو بوشو نسلام نكلام وتيا باقلة بالدهن بوصل كرديته توا ها چی دروست کردووە؟ باقلة بالدهن أول شيء يقولون بوا بطاقته لێم گەڕێ بێتاقەتم. شي بطاقتي كردي بس ناوكين بل لمالة ها شي بو هيك بوا یەواش باوکم بێتاقەتمی کردووە. خجالتم يعني باوكي خزوري من أكل بەڵێ جوان عاجز ما بخوا باوكي بيا شعوري هنا أوشت جوانا عاجزك بردو بدوێ فرسەتێکی قسە باسی باوکی من بەخراپی بکات. شنا كمل لبر خاتي تو عالم بوي طلبي توجي خوي بەخاتری من بەخاتری من باسی باوکی من بەخراپی بکەیت. تۆزانی چییە؟ چ زوو بەمنونی باوکی منیش بی کە کچێکی وەها جوانی بەداوە. على دباشة خو من شي موت وجنك إلوا قسەکیش کە؟ سناكم تمام لبر خاتي تو عالم عقلش نخوات ناخۆم. والشرف من جعفر قدري باقلة بس لا يتويه والله بديهن شاز لو بوني تشي بوني زيتي السوتة هلا قام شامي تاكشن حرب عالمية وي وظيفة وظيفة تيو تزرمو تاقا بوناس دارا كما هادي هلا هموي تقي هادي بزانم لا شازا قدامك قال مشامي لو خوار بي دلين ولا كابان هاك بخير بيت هو شاجن قال مشاميك مبوك دو درجيك وبطاقة قولي من تخوار رواسي بطاقة ما بجانب باق ورانيكي حسن زيرك بو بلهم نجيبك ضل جيرك ڕاوستە یەکەم شت نەجیبەنیە ئەمیرەکەمە دووەم شت حەسەن زیرەک نیم فات ئەحمەدە جوان گۆرانێکە لە بەرکە خۆم جەوم نییە. والشانسي من بأم جاوب بوتي بشي لك أخواتي لێم گەڕا لەگەڵ دایکم بوو بەدە مەقاڵی و بە شەرمان. باوكو جارك يترنكم عقل با أم جاري أم بشتي خيزانك وبقري ئەوە بلێ کوێیە؟ هو بس خو مزعل زين شلون دايك اللواني ما بستي أول نمو بك عزيتي تو آخر خوش بيستي أبي دايك جنيكي باج ريكو بيك بخوا دوما لينا دسو بنتي سەریکە یەک جانب بی لە پشتی من بیت یەک جانب بوو بڵی کە دایک ژنێکی باشە. كتجنك من مقصدم خوتا أني أي هوا وصفي أكي وي زمي أكي وي لازم قولي شو بتزرقما ماشي قال مشامين أخوي قال مشامين ولد برا أنا موسى قدري قال مشامي بزل السينما يا أختون أمش ناكلين بفيلم السينما يتناك يلا سلااو سەرچاو یا الله خێرم جارە لەگەڵ خۆشە گۆرەکە تووڕمی کردووە.
ئەم جارەیان قسە ناکەم وا باشترە بێدەنگ بم. لۆ قسە ناکەی زۆر بێسفەتی بێگومان بە خەیاڵیشت نایکە بی لە من بکەیتەوە ئەم من ئاخرشتم لە مجارێکە تۆ بیری لێکەیتەوە بۆ بۆی چی؟ ئاخر بۆی چی ناوجەرگی منێ خوارد ئەرێ جەڵ دەبرای باوکەکەم لەکوێیت ئەمڕۆ نەیتە خزمەتم کەیەک دەوەرە ئەی هاوار مردەکەم چی بوو ئەسا ئەی هاوار ئەی پیاکە شەڵا خوددا عەفوتی کردووە بەس لە بین خۆمان بێ زوو بە جێمت هێشت ئای بێوەفا ئاخر لەسەر قەبرانی وازم لێ ناهێنیت دەبێڵێ ئیسراحەت کەم من لە تاو تۆ جەڵدەلیام دەبێڵ لەسەر قەبرەکە ئیسراحەت کەم کاکە کاک بەرزان بەڵێ تەلەفۆنم زۆر بۆ دێت برادەران و خەڵکی شار ئەڵێن مەشەدمان بۆ بکەن لەسەر دکتۆری بێویژدان ئێمە لاریمان نییە ئێمە بەڕاستی دکتۆر ژیانی زۆر بەمانی ڕزگار کردووە بەڵام تیاشا هەیە لێرە و لەوێ بێویژدانە بەڵێ نمونەشمان لا هەیە ئەتوان سەیری ئەم دیمەنە بکەن ئەو کاتازانن دکتۆری بێویژدانیانی چی یاڵە باتە مەشاکل فەر سەوزڵێ هەی سەوزڵێ گەمگیان و گەمگیانەکەم هەی سەوزەی ماڵەکەم هەی لە دوای باڵای تۆ گیانەکەم هەی دەشت و کەمڕاوەکەم هەی سەوزڵێ هەی سەوزە گیانەکەم هەی لە دوای باڵای تۆ زەینەب بەڵێ قوربان ئەمرن نەمێنێت دڵم خۆشە سکرتێرم هەیە ئەڵم خۆیان نەخۆشەکان بۆ کارەکان دەرکرد و سەرچۆی بێگەی ئەمە جەنابی گۆرانی ڕێ داولە نەکەم قوربان بەخوای تر نەکەی زەینەب وەرە ئیشێکی زۆر زەڕورم کردە باشە قوربان وەدێ وەرە زەینەب وەرە دابش دکتۆر گیانەڵێ مژدەی زۆر خۆشت پێەیە مژدەم پێ لە پاکەتە دێڵە بە قوربانەوەی داخوازی ژنم بۆکەی من جارێک کە عەقڵم بێتم بۆ داخوازی بۆ تۆ بۆ ئەوەی ئەخیر جاوتە 4 ساڵێکترمان خۆشە بێ پێم وتی بە شەرەفم نایناسم ئەی هاوار واز لەوە بێنە لەمە دوان نەخۆشی زیاترمان بۆیت چۆن یانی چی یانی چۆن من غەم نەخۆشی زۆرمان بۆیە نەپژمیت جارێ ئەو پژمەیە لە عیادێ هەر مەمنوعە بۆ تێناگەیت چی بکەمە دەست خۆم نییە وەڵاهی مێشکم تەواو بەس لێو تێناگەم مێشکە ئیفلیژ وەزایی ماوەیەکە بەخوایە نازانم من ئەڵێم نەخۆشی زیامان بۆیت ئاخر یانی چۆن من پرسیارێکە دەکەم فەرموو بزانم پارەیانی چی پارە چییە وەڵا پارە لای زۆر کەس هەموو شتێکە دەمنێت ئەو مەبەستەکەمە لەمە دوا پێویستەکان نەخۆشی زیاد بۆ بێت ئێرە بۆی کەوا پارێ زیاترمان دەستکەوێت ڕاست و ڕەوان پێ بڵێم یەک قەتع ئەرزی گەورم پیاکردوێت لەگەڵ دووسێ دکتۆری برادەرمە 180 دەفتەرم هەیە دەوری 30 دەفتەرێکم لێ بڕاوە ئیکەم بە کۆمەڵگای پزیشکی دکتۆر گیان وەڵی بەسەکەم کێشەیە گەورەت هەیە بەس لە خزمەتان تۆم زۆر خۆشەوێ ینی قەتع ئەرزێکم هەیە بۆ تەفرۆشم پیف جا قەتع ئەرزەکەی تۆ وا دەفتەری دوانی کرد ئەوە دادی من نایە باوش شاری پزیشکی دروستکەمەوە کۆمەڵگای پزیشکی ئای پارە فڕێ لەمە دوا مەقسەدم ئەمەیە یەک نەخۆش ئیزم نایت من خۆم باتنی نیم مایەسیری بۆی کەیتە ژوورەوە بووم باشە یەک کەس ئیزم نایت بەخوا دان دەرەیەن اینجا یەک شتی زۆر مهم هەیە زەینەب بۆی تۆ تۆزێ مێشکت بکەرەوە ئاگال لە من بێت جێژە نەخۆشێکی کردە ژوورۆ نەیڵێ لە 3 دقە زیاتر بخایەنی دانێکیکە فەڵ بکە بە دوایە بۆی من ئەوە ئیزم بم ئەو حرەکە سەریع دروست بێ پارەیە تای پارە ئەڕژێت 200,000 بۆ تۆسیاکەم چی لێ بکەم خەندار 200,000 نەپژمە چی بۆ قسە ناکەی دە قسە بکە وەڵاهی لە قسەکان تێناگەم تۆ بەڕاستە بۆ خراپە وتووە کوربابم بە پارەی حرام چۆن ژیانی خۆم تێکەدەم وەرە بابە جا تۆگە تۆزە بۆرە خزمایەتێک نەبووە من هەر ئەستا من هەر چمە زبورم دانیشم سڕی حیاتی باسکەم تۆ تەوێ خەڵکە ڕۆشوڕتت بڕوتێنی تۆ لە پێناو بکڕینی مولکێک جاگەر مەمنونیش نەبی خۆ نایکەم هەموو کەس و کارێک کرد بە واسە تا تەعیرم کردی ئەی چی جوابی خوا ئەدەیتەوە لەو دنیا کاکە ئەو خەڵکایەتە سەر سوڵە بەرخاتری مولکێک لە بەخاتری مەسلحەتی خۆت مەمنونیش نەبی تێگەیت
وەرە ناگەم بڕە خۆ حافیز بسبێنە سکرتێرێ بانەکەم تێگەی 50,000 تۆ بێت کوڕی باوکی خۆم نەبم ئەگەر لەگەڵ دکتۆرێکی بێویژدانی وەکو تۆ کار بکەم بای دکتۆری بێویژدان وەرە ناوێت دە بڕۆ بای سکرتێری نەفامی بێعەقڵ خۆش بوو بای هەی دکتۆری سەر لێ شێوا و جێگات جەهەنەمە ئینشاءڵڵا وەرە دە بڕۆ کوڕی نەکەی جنێوی پێنەی بەرخۆ دەکەوێت خزمە بێعەقڵ جاری وا هەیە مەقسەد مۆزەفێکی داماوە معاشەکەی بەشی دوو عیادە ناکە بەڕاستی یانی ئەبێ دکتۆر ئاگای لە فەقیر و هەژار بێ چۆن کابرایەکی نورانیە کابرایەکی ڕێک و پێکە کابرایەکی چۆن بڵێن حەزی لە فەقیر و هەژار بێت چونکە ئەویش کاتێک کە تەلەبە بۆ لەوانەیە بە مەرحەلەیەکی فەقیریات تێپەڕی بێت ئاگاتان لێبێت ڕجاتان لێ یەکەم دکتۆرەکان کەرتی تەندروستی تۆزێک ڕەچاوی دەرمان بکەن دەرمانەکان سعری زیایی مەخەنە سەر ئاگاتان لە مودەی ئەکسپایرەکەی بێت ئەو خەڵکە فەقیرە بەخوا برا لە تەگەچی بەیتی ئێخوا خۆچوو زانێت ئێمە هەموو دوای تعلیماتی ئێوە کەوتوین ڕجاتان لێ یەکەم ئاگاتان لە فەقیر و هەژار بێت مەمنونی هەر هەمووتانین دەست خۆش بی دەست کاک بەرزانجان کاکە تۆ هیچ ماوە من نا وەختی بەرنامەکەمان کۆتایی پێهات تەواو تەواو بینە لە بەڕێزەکان هەتا ئەڵلقەیەکی تری دانپێدانان بەخواتان ئەسپێرین هەر لە خۆش